سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاشان ئەوکارانم بووینەوەمیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزانم ڕۆ لەگەڵ هاوکارم کۆسار پەیوەند پەیامێکی دیگەی هەوڵاتیان لە نێو شاری سلێمانیەوە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت بەڕێزان ئەمڕۆ باز لە ژمارەیەک دەکەین کە ئێجگار سفرەکانی زۆرن و لە بەرامبەر زۆری سفرەکانیدا خزمەتگوزاری زۆر کەمە ئەویش داهاتی بەڕێوەبەرایەتی مروری سلێمانیە لە ساڵی 2016 بۆ 2017 بەپێی ئەو داتایانەی کە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی خستیانە ڕوو داهاتی ئەم ساڵیان 48 ملیار دینار بووە 48 ملیار دینار کە ئەگەر بیکەین بە دۆلار دەکاتە 36 ملیۆن و 690 هزار دۆلار ئەگەر بیکەین بە دەفتەر دەکاتە 3690 دەفتەر دۆلار ئێمە دەپرسین لە بەرامبەر ئەم داهاتە زەبەلاحەدا بۆچی شەقامەکانی سلێمانی بەم جۆرەن بۆچی ڕۆژانە خەڵک بەهۆی خراپی شەقامەکانەوە تووشی ڕووداو دەبێت بۆچی خەڵک ڕۆژانە بەهۆی خراپی شەقامەکانەوە سیارەکانیان هەڵ ئەوەشێت و تووشی زەرەر دەبن ئایا ئەم دەهاتە زەبەلاحە چی لێ دێت کە تەنها بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لەم ساڵدا 48 ملیار دیناری پەیدا کردووە ئێمە لە شۆفێرەکان و لە هاوڵاتیان دەپرسین بابزانین لە بەرامبەر ئەم داهاتە زەبەلاحەی کە لە شۆفێرانی وەردەگرن ئایا لە بەرامبەر ئەوەدا چیان پێشکەشی شۆفێرەکان و هاوڵاتیانی شاری سلێمانی کردووە ئێوەی بەڕێز و خۆشەویست گوێبیستی وەڵامەکانی هاوڵاتیان و شۆفێران بن فەرمە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین بۆچی ڕۆژانە خەڵک بەهۆی خراپی شەقامەکانەوە تووشی ڕووداو دەبێت هەفتەی 3400 بەس لە سنعەکەوتوتین ئەوە تقریبان وەکو بەزەبەت پێ بڵێم لە 2006 ئاوایە یعنی تاسەی وایتیە باوڕەکەم سیارەکەی تێکەوێ یان تایە تەقییان دەبەکە بە بلۆک پڕکراوەتەوە خۆم بەیانەن ئێمە جای وایە ئاو لێوەستێ من خۆم بەردی بوێنم بە پیگەی شیێن بۆ شارێکم وەکو هاوڵاتی وەکۆی کەشتە ئەبینیت بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ڕایگەیاندووە کە ئەم ساڵ داهاتی مرۆر 48 ملیار دینار بووە کە دەکاتە 36 ملیۆن و 690 هزار دۆلار بە دەفتەری ژەکاتە 3690 دەفتەر ئایا لە بەرامبەر ئەم داهاتە زەبەلاحە کە لە شۆفێرەکانی وەرەگرن شەقامەکان بە قەدرەوە خزمەت کراوە؟ ناوەڵا بە قەدرەوە خزمەتی بۆ نەکراوە یعنی بەڕاستی زۆر شوێن هەیە هەر زە منتیقەی کازوی دوێ مخۆمان ماڵمان لەو منتیقەوەیە یعنی زۆر جادە هەیە بە ئیجباری مخالفەکە بە ساقەکەکەن فلولاترۆ فەرعیگان کردەوە خۆڵە ئەم لاترۆ فەرعیگە قیرداوە گرتویان ئەڵە بڕۆ لە خۆڵەکەەوە ڕۆی تر یعنی هیچ مەجالێکی یعنی هینێکی وایان نەکردو ینی مەسەلەن بۆ جادۆبانانە تۆ ئەوەی کە شۆفێری و کردبێت لە شەقامەکان بێزار بوویت وەڵی تقریبا ناو شار تا حەدێ باشترێکە بەس دەرەوەی شار زۆر باشوان نییە تۆکو شۆفێرێکی تەکسی کە ڕۆژانە بەناو شەقامەکانە زۆر هاتوچۆکە بەناو شاری سلێمانیدا بە پێی داتەکانی هاتوچۆی سلێمانی ئەم ساڵ 48 ملیار دیناریان پیا کردو لە ناو شاری سلێمانیدا 48 ملیار دینارەکە دەکاتە نزیکەی 3690 دەفتەر ئایا بەقەدەر ئەم داهاتە زەبەلاحە تۆ لە شەقامەکان ڕازی ئیش بۆ شەقامەکان کراوە؟ نەوەڵە بە ئیشی بۆ نەکراوە شەقامەکان هەمی تاسێ و وێرانە و ساڵانەش 35,000 حەقی ڕێگەوبانە سەنن لە بەرەوەی کە
حەقی ژینگە و ڕێگەوبانە سەنن هیچ لێ ڕازی نین بەهۆی خراپی شەقامەکان و تووشی زەرەر بوویت بەتاکی دەراڵە چەنەها جار زەرەرمان لێکەوتۆ دەبڵ شکاوە لەوی تەقیوە بۆڵتمان دەرچووە ئانی چەنەها زار تووشی حادیسە بووین کە شەقامەکان وێرانە بەپێی داتاکانی هاتوچۆی سلێمانی ئەم ساڵ 48 ملیار دیناریان پیا کردووە بە ڕێبەراتی هاتوچۆی سلێمانی دەکاتە 3690 دەفتەر دۆلار داهاتێکی زەبەلاحە ماشەڵڵا ئایا لە باش ئایا لە بەرامبەر ئەمەدا بەقەدەر ئەم 3690 دەفتەر دۆلارە 3690 دەفتەر دۆلارە ئایا خزمەت کراوە بە شەقامەکان تۆوەکو شۆفێری ڕازی نەخێر نەخێر هیچ کاتێ ڕازی نوشکە بۆ یعنی بە چاوی حەی ببینە جادەکان چۆنە نەمن دەیان کەستر ببینە بزانە هیچ جادێک چاکسازی پێوە دیار نییە ئیجابە بەجان تۆ ببەسی جاداکەی یعنی بەردێ نەخراوەتە سەر بەردێلەوەتی دەستکرا بەم دزی و بازیە لەلایەنی خستەخانەتەوە لەلایەنی پرۆژەی شارەوانەکانەوە لایەنی ڕێگاوباندەوە لایەنی ئاوتەوە لایەنی کارەباتەوە بۆ هەر جادۆبان باوە کە تۆ باسی لەسەر بکەی من ئەوەیە مەبەستم ئەوەیە هاتو چ ئەو پارەیە لە بەرامبەر قیرانە وەرەگرێت لە بەرامبەر زەڕیبیا وەرەگرێت لە بەرامبەر هیچ سیارەیە وەری ئەگرێت دێ خۆ دەبێ بترێتەوە بە خزمەتی خۆی نانا لەبەر چاوە شتەکان بەڵام تۆ هەر لە شوێنومەکانی خۆمانە چاودێری بکە ئەمە جادەکەدا یعنی ئەمە پاری بۆ سەرف کراوە ئەگەر سەرف کرا ئەمە حاڵی وابوو هیچ کاتی ئەمە حاڵی وا نابێ ئەگەر پاری بۆ سەرف کرێت جا نەبادە ئێرە ئەمە کاکە ناو جەرگەی شارە جا تۆ بڕە دەروی شاریش ببینە کەوا کەس نایبینێت تقریبا بابڕی نەوەڵاوە جادۆبانەکانمانەکەی بینین باوەڕکە ینی خۆمان سایق تەکسین لەوانەیە لە 3 مانگ 4 مانگ ئێمە پێشی سارەکانمان داگرینە بێت ینی فەرقێکی زۆر هەیە لە جادەی ئێرە لەگەڵ جادەی ئەوروپایە جادەکانمان بەڕاستی چاڵی وای تایە جار هەیە ژێری سیارەکانمان لێە خۆ وەکو خۆتان بەچای خۆتانەی بینن با فڕنچەکە بەردان نەکەوێت کە چاڵی وای تایە لە ئەمە ناوەڕاستی شارە و شارێکی بەحساب شارەکەمان شارێکی بەناو ڕۆشنبیریە بەڵام بەداخەوە کە چاڵی ئاوای تایە و جادەکانمان ئەو پارەی کە لە خۆمانی وەرەگرن کە ئێمە کرێی ڕێگەوبان و ژینگەمان لێ وەرەگرن هەموو ساڵێک هەر ئەوەمان بۆ بنەوە جادەکانمان بۆ چاک بکەنەوە و خەتی جادەکانمان بۆ دروستکەنەوەمان بەستە ئێرە کوردستانە کوردستانی شاری سلێمانیە لە ناو شاری سلێمانیشدا ناوجەرگەی بازاڕە و لە لای مزگەوتی کاگەحمەدی شێخە کە بە مزگەوتی گەورەی شاری سلێمانی ناسراوە لەم شەقامەدا ئەمە تاسەیەک ئەمە جۆگەلەیەک باشە ئەمە دوو چاڵ ئەگەر ئەم شۆفێرە بە ڕێزە یارمەتیمان بات چەند دانەی کەشتان بۆ بژێرین بزانین لەم شەقامەدا چەند دانەی تێدایە ئەمە 3 دانە ئەمە 4 دانە ئەوە 5 ئەوە 6 ئەوە 7 ئەوە 8 ئەوە 9 خوا باش ژمارەی تر ناڵم چونکە ما بزانم چاڵ و چۆڵەکان زۆرن لە نێو شاری سلێمانیدا ئەم هەموو چاڵ و چۆڵێ هەیە ئەم هەموو ئەو برادەرە دەڵێ ڕاوماسی تێدا دەکرێت چاڵەکان ئەوەندە ئاوی تێدایە باشە لە بەرامبەر ئەو داهاتەی هاتوچۆی سلێمانیدا کە 48 ملیار دیناری پەیدا کردووە لە 2016دا بۆچی دەبێ شەقامەکانی سلێمانی و چواردەوری سلێمانی و دەروی سلێمانی بەم جۆرە بێت ئایا شۆفێرەکان چه گوناحێکیان کردووە زوو دەبڵەکانیان بتەقێ و زوو تووشی حادیسە و زەرەر بن باشە ئێمە دەپرسین کەی دەبێ ئەم شەقامانە چاک ببن کەی دەبێ ئەم شەقامانە وەکو هەسانی لەبێت وەکو ئەو شەقامانەی ئەوروپا شۆفێرەکان تاکەی دەبێت ئەو پارەی کە پەیدای دەکەن لە زەرەری خراپی شەقامەکاندا بیدەنەوە بە ئەشیا و سیارەکانی پێچاکەنەوە ئەمە شاری سلێمانیە ئەمە شەقامەکانەتی ئەوەش داهاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیە کە ڕایگەیاندووە 48 ملیار دیناری پەیدا کردووە خۆ ئەگەر بۆ ئەم شەقامەی تێدا سەرفینەکەن ئەی دەبێ ئەو پارەیە لە چیدا سەرف بکرێت هیوادارین ئەمانە چاک بکرێن ئەمە شتێکە لە خەروارێک و هەزاران نمونە دیکە ئەمانەیە لە شەقامەکانی شاری سلێمانیدا ئێمە بەردەوام دەبین پەیامەکان دەگوازیلەوە ئێوەش لەگەڵمانە بن با بزانین هاوڵاتیان و شۆفێران چ دەردەدڵێکی ترمان بۆ دەکەن لە ڕێکۆپێکی شەقامەکان ڕازی لە چاڵ و چۆڵی ئەو شتانە ڕازی ناوەڵا چاڵ و چۆڵەیەکی زۆری تایە ئەوە نەشی پێ ناچێت چاکیکەیتەوە هەر تۆزێ خێربێنی بێڕژی چاگە بێتەوە باشە داهاتی هاتوچۆی سلێمانی لەم ساڵدا 48 ملیار دینار بووە
دەکاتە 3690 دەفتەر دۆلار. ئەم داهاتە زەبەلاحە ئەگەر ئەم نەداهاتی هەبێت ئەبێ شەقامەکان چۆن من لە بەرامبەر ئەمەدا؟ وەڵای ئەبێ شەقامێکمان هەبێ یعنی زۆر شانازی پێوە بکەین شەقامێکی ڕێکوپێک بێت بەس لەم وڵاتەوە نییە لەم وڵاتە پارەکە ئەسێتە گیفانی بازێ لە خەڵکەوە کە کەس نازانێت چی لەکەن. چۆ ڕایگەێنێ زۆرجە کە کەسێک تووشی حادیسە دەبێت تووشی ڕووداوێک دەبێت دەڵێ بەهۆی پابەنەوەن بە یاسەکانی هاتوچۆ بۆی وان لاتوە. ئایا تەنها شۆفێرەکە پابەنیە یاخۆ شەقامەکانیش خراپن بۆی تووشی ڕووداوە بێ؟ شۆفێر لە بازە کاتێکا خەتای شۆفێری تایە بەس ڕێگەوبانەکە شەوای کردو کە هۆکار بێ بۆ ئەو ڕووداوانە. قەت زەرەر لێکەوتۆ بەهۆی چاڵ و چۆڵی خراپی ڕێگاوە؟ زەرەکەوێت لە سیارەکە بڵێ. داهاتی هاتوچۆی سلێمانی لەم ساڵکە خۆیان ڕێیان گەاندووە 48 ملیار دینارە دەکاتە 3690 دەفتەر دۆلار. باشە دەکاتە 36 ملیۆن و 690 هزار دۆلار. لە بەرامبەر ئەمەدا ئایا خزمەتی شەقامەکان کراوە بە قەدەرەوە؟ لە سا پێنجیش نا لە سا پێنجش خزمەت نەکراوە. ئەو تا شەقامەکە خۆتی بینی بڕۆ پێشەوە وەرەسا وم لەگەڵ خۆما تەنها من نێسە بۆڵدێک و ڕۆڵدێکم تەقیوە هەر لەویە کە ڕۆژانەکەی منیش لەوانەیە 20,000 نەکە کەواتە زەرەر لێکەوتووە بە تاکید لە ساسە ئەبێ ڕۆنی خۆی بیتەوە لە سمێڵی خۆی. وەڵا جا بیخەیتە سەریشی لەگەڵێ نەوەڵا ئەوەی شەقام بێر لە کوردستانە ڕازی نیملیت چکەم و کوڕێکی تێدایە؟ وەڵا ئەوە جاچی چاکێکی دیایە هەمی چاڵەوەیڵ هەمی بە ناو جادۆبانە بەس هیچ ڕێگەوبانێکی مەزبوطی دانی. زەرەری لێکەوتووە قەت؟ وەڵا تاکید دەبڵم تەقیوە بە تاکید. هیچ چاڵ و چۆڵی خراپی ڕێگایە؟ با تاکیدای قابلە قابلی چاکی جادەگان لێ. هاتوچۆی سلێمانی ڕێگەیان لەم ساڵدا داهاتی ئەم ساڵی 2016 هاتوچۆی سلێمانی بە تەنها 48 ملیار دینار بووە دەکاتە 3690 دەفتەر دۆلار بە نزیکی. لە بەرامبەر ئەم داهاتە زەبەلاحەدا دەبوو شەقامەکان چۆن بوونە؟ وەڵا دەبواە وەکو ئەو وڵاتانە وایە کە ئەو پارەکە لە شوفێرانە سێنرێت لە خزمەتی ڕێگەوبانەکانە خەرجکرایە بە تاکیدەوەی لە دەسەڵاتی بەڕێوەبەراتیە چوان نییە لە سەروی بەڕێوەبەراتیە چووە گوێبەوە نادەن. ئەینا بواە ڕێگەوبانەکان ئەو نەمەزبوط وایە پێویستی بە هیچ شتێکی زینێک نەبووایە کە سیارە تاسی پێویست وایە تاسی پێ نەویست وایە هەمی سەر کردایە. بۆچی ڕۆژانە خەڵک بەهۆی خراپی شەقامەکانەوە تووشی ڕووداو دەبێت؟ هەفتەی 3 بەس سنعکەوتوتین ئەوە تقریبان وەکو بەزەبەت پێ بڵێم لە 2006ەوە ئاوایە. یعنی تاسەی وای تایە باوەڕەکەم سیارەکەی تێکەوێ یان تایە تەتەقییان دەبڵکەکە. بلۆک ڕکردەوە بە بلۆک پڕکراوەتەوە خۆم بەیانێن ئێمە جای وایە ئاو لێوەستێ من خۆم بەردی بوێنم بە پیگەی شیان بۆ شارەکەم. هاوڵاتیە لە شەقامەکان ڕازی کاتێکەمە تەکسێکە چیتەوە ماڵەوە لە شەقامەکان ڕازی هەستەکەی ئۆتۆمبیلەکە ئەتوانێت ئەگە تۆزە پالە بێ زوو بگەێنێت ئایا شەقامەکان ڕێگە ئەدەن کە زوو بگەێنێتە ماڵەوە چاڵ و چۆڵی تێدانە جادەکان ڕێکۆ پێکەن؟ وەڵی تا ڕادەیەک باشە بەڵام لە ئاستی پێویستیان نیە تا ڕادەیەک باشە بەڵام لە ئاستی پێویستیان داهاتی هاتوچۆی سلێمانی لەم ساڵدا 48 ملیار دینار بووە دەکاتە 3690 دەفتەر دۆلار بە نزیکی. ئایا بەقەدەر ئەم داهاتە خزمەتی شەقامەکان کراوە؟ نەخێر هەرگیز نەخێر. ئەی دەبوو لە بەرامبەر ئەم داهاتەیە چی بکرێ بۆ شەقامەکان؟ ئەیانتوانی باشتر بیکەن ئەیانتوانی ینی پرۆژەی زیاتر ینی باشتر خزمەتی شەقامەکان بکەن بەڵام نەکراوە ئەوەنەی من بزانم هیچ بۆ شەقامەکان نەکراوە. تەکسیت پێیان سیارەی تایبەت سایان تایبەتم پێ قوربن. باشە تا چەند لە شەقامەکان ڕازیت پێت وایە ئەو شەقامانە بە کەڵکی ئەوە دێت پێیا بڕۆیت
ناوەڵای قوربان شەقامەکانمان بەکەلە هیچ یعنی وە نییە پیدا بڕووی جێ هەر سەرکە دەیکڕی ئەو سارە وێران دەبین بەقەدەر داهات و شتی خۆمان وەکو کوردستانەکەمان هیچمان بوو نەکرایە لە بەرامبەر قیرانەدا پارە وەردەگرن ئایا قیرەکان بەقەی ئەو پارەی کە لە خەڵکی وەردەگرن دەڵێ ئەمە هی ژینگەیە دەڵێ ئەمە هی قیرانەیە بەقەدەرەوە شەقامەکان جوانن پوختان چاکن بەقەدەر نیوەی ئەوەش نەکرایە ئەوەی کرا هی قەدیمە ئێستا هەر بۆی ناکرێت بەیانی حکومەت هیچ پیلانەشی نییە وا قوتی خەڵکی بڕیە معاشی خەڵک نادا جگا دادایەکان چا بکاتن ئەوەندەی ئۆتۆمبیلی لێ خوڕی بێت تا چەند لە شەقامەکان ڕازیت من وەکو خۆم لە خودی خۆم ڕازی نیم ئەمە یەک دووەمینیش لە ئۆتۆمبیلەکەم سێمم جا شەقام بۆ لە خۆ ڕازی نیت وەڵی لەبەرەوەی کە هەموو هیچ کەسێ لە خۆی ڕازی نییە بڕوا ناکەم کەس لە خۆی ڕازی بێ داهاتی هاتوچۆی سلێمانی لەم ساڵدا کە خۆیان ڕایان گەیانوە بە پێش ژمارە و داتەکانی خۆیان 48 ملیار دینارە دەکاتە 36 ملیۆن و 690 هزار دلار بە نزیکی 3690 دەفتە دلارەکە بە نزیکی هەر ئایا بەقەدەر ئەم دادە زەبەلاحەکە پەیان کردووە خزمەتی شەقامەکانیان کردووە؟ نەخێر بەعکسەوە هیچ خزمەتێکی شەقام نەکراوە بە تایبەتی ئەو چاڵە ئەگەر تەسووریکەی من تقریبا لە 98ەوە لێرەیە کە سابەت دەکەم عەرەبانم پێیە من عەرەبانە چیم نەک شۆفێر حالێت شۆفێرم عەرەباچیشم ئەوە تقریبا وەکو بەزەبەت پێ بڵێم لە 2006ەوە ئاوایە بەزەبەت ئەو چاڵە ئەوە دوان ئەوەش لێ ئۆسیان کە بەردمان تێکردووە خۆمان بەردمان داناوە بۆی کە سارە لێرەوە ڕۆی نەیکاتە ئەو چاڵەوە قوڕەکە بکا بە دەموچاومانە ئەو بەردانەیانی دەستی منی تایە ئەو بەردە ئەوانەی ئەوێ دەستی منی تایە کە دامناوە لە شەقامەکان تا چەند ڕاز وەڵای هیچ ڕازی نین ئەوە حاڵی جاداگەی بینێ ئالەوێ لە بەردەوی مزگەوتی گەورە دوو چاڵی تایە باوەڕەکەم کولی ڕۆژێ سێ چوار دەبڵی سیارات تەقێنێ سێ چوار دەبڵی سیارات تەقێ لە ئەوەی بەردەوی مزگەوتی گەورێ لە خوارەوە کاڕووی بۆ فلکەکە عینن مانۆڵەکان هەمووی بەرزە لەگەڵ سیارەیە کە لێ دێتە یان دەبڵە تەقێ یان ڕۆ تەشکێ تووشی شتێکەوی عینی ئەمە ناو بازارە پێویستە شوێنێکی جوان و چاک بێ بەدە لە ناو بازار کێرە ناوجەگەی بازارڕە ئەوەندەی تۆ شۆفێری تەکسیت و کۆڵانە کۆڵانەکەی ناو کۆڵانەکان و شەقامەکان دژەروان ناو کۆڵانەکان هەمووی نا بەڵام زۆربەیان خراپن زۆربەیان خراپن ینی شوێنی باشی تایە بەڵام زیاتریان خراپە سا ئەو منتقەی قەرگە ئەوانە سەرەوە وەڵای جاری وای نەفەرە لێ وێ بەخوا بە زەحمەتە چی ینی تاسەی وای تایە باوەڕەکەم سیارەکەی تێگەوێ یان تایە تەتەقەیان دەبڵ تەتەقێ ئەوەندەی کە شەقامەکانی شارە بینی بێت ئەوەندەی کە بە تەکسی هاتوچۆکەی بۆ ماڵە ئەمە پاس بڕۆیتەوە شەقامەکان جێگەی دڵخۆشی شۆفێرەکانن جێگەی دڵخۆشی وڵاتیانە نەخێر نەخێرەوە وەڵام پێ پێویست بە پێ پێویست هیچ نەکراوە بۆ کار چییە؟ هۆکار ئەوەیە کەس نایکە کەس خەمە بە وڵاتەکەی خۆی نیە و ئەمەکان خراپن شەقاوەکان تا بڵێ خراپن شقام من یەک بۆ خۆم ئێستا من ناو بازاڕی شەکەم کرێکارێکم لێرەکانە ئەوە ناو بازاڕە ئەو چاڵەکە ببینی بۆ خۆم ئێمە دستانە پڕێکەکەینەوە سەکان ئەو تەکسیوا بڕوە خۆ سێریکەوەتە بە بلۆک پڕم کردەوە بلۆک بە بلۆک پڕ کراوەتەوە خۆم بەیانیان ئێمە جای وایە ئاو لێوەستێ من خۆم بەردی بوێنم بە پیگەی شیان بۆ چاکەکەم ئەوە شەقامەکانێتی ئەوەیە یەک لە شەقامەکان یەک لەو شەقامانە ئەو شەقامە بە تۆ خەسار بینی و شوێنی گەشتمانەوە بێ هەزاران شوێن باشە داهاتی هاتوچۆی مرۆر لەم ساڵدا هاتوچۆی سلێمانی لەم ساڵدا 48 ملیار دینار بووە دەکاتە نزیکەی 3690 دەفتەر بەقەدەر ئەم داهاتە زەبەلاحە ئایا خزمەتی شەقامەکان کراوە من بڵێم ئەگە یەک ڕوبعیشی بۆ بکە یەک ڕوبعێک ناڵێم هەمووی نیوەشی نا هەر چارێکیشی و پارەی بۆ بکات ئەو شەقامە ئەوانە دەرناچێت تا چەند لە شەقامەکان ڕازیت شەقامەکان ڕێک و پێک و سفتە وەکو ئەم بەری دەستە و دەتوانێت بەدڵی خۆتیا بڕۆیت وڵا 150 لی ناڕازیم چۆڵی زۆرە؟ بەڵێ بە تایبەتی لە ڕێگەی دوکان بۆ خەلەکان بۆ ڕانێ بڵین دوکان دەرەوەی شار بەڵە بە تایبەتی بڵین دوکان بۆ سلێمانی باشە تا ڕادەیەک بەڵام لە دوکانەوە بۆ ڕانیە بەڕاستی ڕێگاکەی زۆر خراپ ناو شار چۆنە؟ ناو شاریش زۆر استیحامە ڕێگاکانی تەسکە یعنی تەنگە بەرە خەڵک زۆر مەحتەلە بێ ینی بەڕاستی پسی بۆ عادەوانە زۆر سەرەری لێکەوتووە قەت بەهۆی چاڵ و چۆڵیەوە بەهۆی خراپی ڕێگاوە وەڵا بە تاکیدارە وڵا تایمان تەقیوارەوە هاتوچۆی سلێمانی ڕایگەیان لەم ساڵدا لە 2016 بە تەنها هاتوچۆی سلێمانی
48 ملیار دیناری پەیدا کردووە دەکاتە 36 ملیۆن و 690 هزار دلار بە نزیکی دەکاتە 3690 دەفتەر دلار بەقەدەر ئەمە خزمەتی شەقامەکان کراوە؟ ناوەڵا بە هیچ شێوەیەک ناوەڵی نیوەی وەش خزمەت نەکراوە لە چاو داهاتەوە نەوەڵا ئەگەر ئەم داهاتە سەرفکرایە شەقام چی لێ هات؟ وەڵی آخر دەرەجە شتێکی ڕێکوپێک و فەڕەح و فراوان و بێت چاڵ و چۆڵە بوو زۆر جار کە ڕووداوێکی دوچۆڕ ڕوەدات کەسێک گیان لە دەزەدات یاخود کەسێک تووشی زەرەر ئەبێت یاخود کەسێک شوێنێکی ئەشکێت هاتوچۆ ڕایەگەێنێ ئەڵێ بەهۆی پابەر نەبوون بە یاسا و ڕێسەکانی هاتوچۆوە ئایا هەموو ئەم خەڵکە سەرپێچی کرد ئایا خلاف لە قسەکانیان نییە یاخود بۆ نمونە هەڵە لە شەقامەکانی شۆ نیە زۆر جار بەهۆی تاسەی زۆرەوە بەهۆی ئەوەی کە علامەتی ئاگادارکردنەوە دیاری نەکراوە بۆ ئەو شۆفێرە تووشی هەڵا بەهۆی چاڵی گەورەوە کە نابینێت پێدوانێ زۆر جاریش هەڵەکە لەوانەوە بێ بەتاکیت خۆی ینی زۆر شوێن هەیە پابندبوونی تیا ینی تاسەشتی بەشی خۆی تیامانە بەزی تر لەگەر ڕێزمە زۆر شۆفێریش هەیە ینی بە پێ ئەو ڕێنمانە وەکو سارە لێ ناخڕن ئەین لە ڕێزمە زۆر شوێن هەیە ئەتوانین بڵێن هەموو هەڵەکان هەڵی شۆفێرە هەڵی شەقامەکانیش نییە بەتاکیت چۆن هەڵی شەقامیشی دیایە ئێستا مەسەلەن هەر ئەو فەرعی ئێمە دوو تاسەی تیا ینی ساری یەتە خوارانێ هەر حساب و تاسۆشیش ناکە بەپێ ئەم داهاتە زەبەلاحە دەبێت چی بکرێ بۆ شەقامەکان؟ وەڵی خۆی بەتاکیت بە پێم داهاتەوێت دەبێت خزمەتی زیاتر بکرێ بۆ شەقام و بۆ ڕێگەوبان و ئیستا مەسەلەن زۆر کاتێ ڕێتە دەرەوەی شار ینی سایاقی خەڵکی ئێرە نییە هەر هیچ نەبێ خەتێکی سپی بەل لە جادەکان بۆی بزانێ ئەمە لۆفەیتیایە یان جادەیە یان شتێکە سا جاری وایە بەم ڕۆشتم بە بازیان باران باریوە جادەکەم نەبینیە چوومەتە سەر خۆڵەکە هەر کاتێکە شۆفێرێک تووشی هەڵەیەک دەبێت تووشی ناخۆشیێک دە تووشی حادیسەیەک دەبێت تووشی ڕووداوێک دەبێت تووشی مردنەکە بێ خوانە خواستە دەڵێن پابند نەبوو بە یاساکانی هاتوچۆوە ئایا هەڵەکە لە شۆفێرەکەوەیە بەشێکی یاخود نەخێر شەقامەکانیش بەرپرسن لەوەی کە خراپن بۆیە شۆفێرەکان تووشی هەڵە دەبن لە هەردوو سەرەوە بازێکات خەتای شەقامەکەشی تایە کە تێک چۆ تاسێکی زۆری تایە هەنێکاتیش ئەکەوێتەوە سەر شۆفێرەکە زیاد لە حەدی خۆی تیژڕەویەکات زەرەر بەخۆشی و بە خەڵکی تریژەگەێنێت بەرامبەر ئەم داهاتە گەورەی کە مرور پەیدایەکە ساڵانە دەبوو چی کرای بۆ شەقامەکان؟ وەڵا بۆیە شەقامەکانمان بڵم چی وەکو ئاڵتون وا بواە نە تاسەیەگە بواە نە هیچ زەرەر و زیانێکمان لێ ناکەوت دەگەر تاسەکان تاسە و جادە و ڕێگەوبانەکان ڕێک و پێک بواە تۆ لە شەقامەکان ڕازینیت؟ ڕازینیم نەوەڵە خوا نەخواستە قەت تووشی زەرەر بووی بەهۆی چاڵ و چۆڵی و خراپی جادەبانەوە چۆن توش نابی کاکەجان تۆ بە مروری زەمن کە دەبڵتە تەقێکە ڕۆتە چڕێکە سیارەکە تووشی زەرەرە بێ هین ئەو لەحزەیە نییە هین دەیان جارەکە پیاتا کێشاونە و بینیوە ئەوە تووشی زەرەری کردووی بەدڵنیایەوە بە مروری زەمە تووشی زەرەرە بیتۆ ڕۆژانە بە بەردەوام هاتوچۆ زۆر جارکە کەسێک تووشی ڕووداوێک دەبێت کەسێک دەمرێ کەسێ ماڵوێرانە بێ کەسێ زەرەری گەورەی لێەکەوێ دەڵێن شۆفێرەکە پابەنە و بە یاساکانی هاتوچۆوە ئایا هەموو ئەوەیە کە پابەنا بە یاسا هاتوچۆوە یاخود نەخێر بەشێکیشی خراپی شەقامەکان و دەگەڕێتەوە بە ڕێبەرێتی چۆ بڵێ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ خراپی ڕێگاوبانەکان بەشێک شێگەڕێتەوە بۆ سەرپێشی هاتوچۆ یعنی ئەمانە بە یەکەوە یعنی مەڕبوتن ئەوەش ئەوەیە یعنی تۆ ببینە کە جادە خراپ بوو لەگەڵ ئەوەشە شۆفێرە سایەقا کە پابند نەبوو بە ڕێمانکاتی هاتوچۆوە دیسان ئەم دوو شتە یەکانگیرە بن کە زەرەر زیاترە بەخشێ بەڵێ دەبێت لە بەرامبەر ئەو داهاتە زۆرەی کە هاتوچۆی سلێمانی پەیدای دەکا لە بەرامبەر ئەوەدا چی بکرێ بۆ شەقامەکان بە بڕۆی تۆ و شۆفێرێک ناخۆ پێویستە کاکەجان خۆ ئێستا ئێمە هەمومان سەرەتی ئەم وڵاتەین یعنی حکوومەت بۆ جادەوبانەکەیەکە بۆ من و تویەکە لە پێناوەیەکە من و تۆ سود وڵاتە ببەخشین کە نایکا من و تۆ لە ناوەچین دەی قڕ بەسەرەوە حکوومەتی کە ملەوتەکەی لە ناوەچیە ئەبێت چ حکومڕانیەک بکە کەواتە ئەو داهاتە ئەتوانین بڵێم بەس تەنها زیادەیە لە خەڵکی وەرەگرن نایتر خۆ لەواچێ جوزئیان تای سەرف بکرێ بەڵام وەکو بەپی پێویست نییە جوزئیان تای سەرفەکرێ بەڵام بەپی پێویست نییە لە بەرامبەر ئەم داهاتە زەبەلاحەدا دەبوو شەقامەکان چۆن بوون ئێستا دەبوو شەقامەکانمان بەڕاستی لە شەقامەکانی ئەوروپا هیچی کەمتر نییە لە شەقامەکانی ئەوروپا وەک شەقامەکانی ئەوروپا بووە داهاتی ئێمە بەڕاستی لە داهاتی زۆر وڵاتی تر گەورەترە کە شەقامەکانیان زۆر لە ئێمە پێشکەوتوتر و شەقامەکانیان باشترە
زەرەر بووی بەهۆی چاڵ و چۆڵی خراپی ڕێگەبانەوە بێگومان تووشی زەرەرەبی لە تاسەیەگەی دەبڵە دەتاقی دەبڵێک بای $100 بای $80 بێگومان کە تووشی زەرەرە بیت زۆر جا تووشە ڕاگەێنێ ئەڵەیە کەسێک کە تووشی حادیسیەکە بێت تووشی هەڵەیەک دەبێت ئەوە بەهۆی سەرپێچیکردنی یاسا و ڕێسەکان هەردووچۆیە ئایا مەسەلە ئەمەیە شۆفێرەکان پابەنین یاخود شەقامەکان خراپن و شۆفێرەکان تووشی هەڵەکە بۆ هەردووک لا ئەگەڕێتەوە لە ئەنێ بڵم لە 150 شۆفێرەکانە بەڵام لە 150 و زیاتریش کە ڕێگەوبانەکانمانێت لە پراتۆ تاسەیەک یەتە بەردەمت مەجبوری یان خاوی بکەیتویانە بێ زەرەر لە خۆ بەجاکە خاوی شیەکەیتەوە ئەوەی دواوە حسابی و تاسەیە ناکەکە لە بەردەمتەیە لەوانەیە تووشی پێکدادان بیت و تووشی ڕووداوی هاتوچۆ بیت زۆر جار بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ڕاگەێنێک کە شۆفێرێک تووشی حادیسەیەک دەبێ ئەڵێ بەهۆی پابەند نەبوون بە یاسا و ڕێسەکانی هاتوچۆ تووشی بووە ئایا تەنها شۆفێرەکە پابەند نییە یاخود شەقامەکانیش خراپن بۆیە خەڵک تووشە بێ لە 180 گەر بێتە سەر ڕاستی لە 100 با بڵێن 60 شۆفێرەکەیە لە 100 چلەکەشێکەوێتەوە سەر هاتوچۆ هەردوو لای تێدایە بەڵێ لە 160 شۆفێرەکەیە چکە ئێستا من نەگەتون ڕەو نەبم وەگەر تیژڕەو نەبم هیچ حادیسێ ڕوونایە بەڵام تو حسابی ئەوش کە سەریسە جادەکان بکە سەریسە شەقامەکانی ئێمەی کوردستان با بڵێن بە تایبەتی شاری سلێمانی هاتوچۆی زۆرتیایە ئەیکانکو خۆم منێستە شۆفێرێکی تەکسیم کە ئەڕۆم بێرە ناتوانم لە گێڕ یەک زیاتر بڕۆم بچمە گێڕید و تاکید بە دەبڵێکی شەخەمە سەری لەسەرەوە بەڵدێک و ڕۆڵێکم داناوە ئێستا حالیە کە ئەچمە لای ئەو با بڵێن ئەو پیشەسازیکە پێڵم بۆم چاکە ئەڵێ 68,000 دینار بێجگە لە حەق دەست لە بەرامبەر ئەم داهاتە زەبەلاحی کە هاتوچۆ هەیەی دەبوو شەقامەکان چۆن بوونە ئەبووە ئێستا شەقامەکان کاشی بوونە تۆ شۆفێری بالا خۆش بشوێنم ڕازی لە شەقامەکان نەوەڵا بلام هەفتەی سێ سوازێن بەس دەست نەعاکە دوودین هەفتەی سێ سوار ڕۆژی زەرەری لێکەوتۆ بەوەی خراپی ڕێگەبانەوە وڵا بیان سۆ زەرێ ئەلە وڵا بیانێم خۆم شەست خۆم دێمە کۆی شەکەم سعاششی بیانەوە بە یەک کلیەوە یعنی هەفتەی دوو سێ زەمە شرق ئەو نەزار لە تاسێکتدا کوێ دانیشی ناخۆم لە تەختەقدایشم باشە تەقتەق و کۆیە شەقامەکانی چۆنە وەڵی بەس باش نییە وێرانی هەمووی وێرانە بدەم نەئەشەن بالله بینی ئەهموو بوجە زۆرە بکەین نەئەشەن بالله ڕێگەوبانمانە نەئەشەن بالله جەعدەمان نییە باسی بوجەت کرد داهاتی هاتوچۆی سلێمانی لەم ساڵدا 48 ملیار دینار بووە دەکاتە بە نزیکی 3690 دەفتەر دۆلار بەقەدەر ئەم داهاتە زەبەلاحە ئایا خزمەتی جادەکان کراوە نەئەشەن بالله بەقەد دوو دەفتەرش نەکراوە نەک بەقەدەم پارێکەوەندە بکرا ئێستا جادەکە نەبووە هەموو کاشی بووە نەبووە جادێکمان نەبووە لە ئەوروپا گەلە جوانتر بە زۆر بەداخەوە هاتوچۆی سلێمانی ڕایگەیان لەم ساڵدا 48 ملیار دیناری پەیدا کردووە بەس هاتوچۆی سلێمانی ئایا بەقەدەر ئەو 48 ملیار دینارە خزمەتی شەقامەکانی کردووە نەخێر بەڵکم نەک 48 نیوەی ئەوەش سرف نەکراوە شەقامەکان جارێ ئەوە لە 2014 حسابکە باوەڕ ناکەم شەقام دەستکاری کرابێ سوێن لەسەر خەت خارجەکان ناخۆم ئەو ڕێی کەرکک کە لێرە ڕووی بۆ کەرکک ئەوە پینەوەپەڕۆ کراوە بەڵام وەک ناوشار هیچی بۆ نەکراوە دەبوو لە بەرامبەر ئەم داهاتە زەبەلاحەدا چی بکرای بۆ شەقامەکان وەڵای ئەوە ئیسا ئەمانە لەباتی ئەوەی کە ئەوە تاسەیە ئەبێ هەر هەموو جادەیەکی جوان و پاک و ڕێکوپێک بە تا خەڵکی سفادەی لێکردان فەرموو ئەو بۆ بەردەمی ئوتێلەکان بۆ بەردەمی شوێن ئەو کەسانی کە دەوڵەمەند نیان مەسوولن دروستیان کردووە سەیری شەستەکە کە لە جادەکە پانترە چەندێ شەستایە چەندێ جادایە یعنی ئەوە فەرموو هەمووی کاسی بە لێرە هاتوت ناوەندی جاداکە سە من ناتوانم لێ ڕاوەستم لاواچێ نیو سەعاتیکە بۆسم بێ 30,000 غەرام بکە بەڵام ئەو شەستە گەورەیە هەیە نایکەم بە جادا لێرە بۆی کە خەڵک بە ئیسراحەدا چۆکە خەڵک تووشی زەرەر نەبێ خەڵک کاسبی خۆشی بکە بۆچی ڕۆژانە خەڵک بەهۆی خراپی شەقامەکانەوە تووشی ڕووداو دەبێت هەفتەی سێ سوازێن بەس دەست نەعاکە دوودین ئەوە تقریبان وەکو بەزەبەت پێ بڵێم لە 2006 ئاوایە یعنی تاسەی وایتیایە باوڕەکەم سیارەکەی تێکەوێ یان تایە تەقییان دەبکەن
بلۆک ڕکردەوە بلۆک بە بلۆک پڕکراوەتەوە خۆم بەیانێن ئێمە جای وایە ئاو لێوەستێ من خۆم بەردی بوێنم بە پیگەیشتیان بۆ چاکەکەم ئالەم چاڵەوە تا دەکاتە هەموو چاڵەکانی دیکە ڕێز و سڵاو و خۆشەویستی خۆمان بۆ هاتوچۆی سلێمانی و هەموو هاتوچۆکانی دیکە دەگەیەنین سڵاومان بۆیان هەیە و داوایان لێ دەکەین ئەو داهاتەی کە لە 2016 پەیدایان کرد لە 2017دا ئەم چاڵانەی پێبڕ بکەنەوە و چاڵەکانی دیکەی پێتەختکەن وەکو بەری دەستی من ئەگەر ئاواژ نەبێ قەی ناکات تۆزێک خوار و خێکی تێدا بێت با لەمە زیاتر شۆفێرەکان و هاوڵاتیان تووشی زەرەر نەبن و نیگەران نەبن بەدەست خراپی شەقامەکانەوە هیوادارین داهاتەکان لە پێناو خزمەتی هاوڵاتیدا بەکاربێت نەک لە پێناو بەرژەوەندی تایبەتی و شەخسی مرۆڤەکان و بەرپرسەکاندا هاوڵاتیان بەگشتی نیگەرانن لە خراپی شەقامەکان لە شاری سلێمانی لە ناوشار و لە دەرەوەی سلێمانی داواکارن شەقامەکانە بۆ چا بکرێ بۆ ئەوەی کە ئەو پارەی پەیدای دەکەن بە تایبەتی شۆفێرە تەکسیەکان نەیدەنەوە لە حەقی خراببوونی سیارەکانیاندا چونکم بە وتەی هەمویان دەڵێن بەهۆی خراپی شەقامەکانەوە زەرمان زۆر لێکەوتووە ئەمە وتەی هاوڵاتیان بوو ئەوەش داتای هاتوچۆی سلێمانی کە خستمانە ڕوو کەواتە هاتوچۆ سەد پشکە داهاتەکە چی لێ دەکات ئایا لە خزمەتی شەقامەکانە بەکاری دێنێت یا خۆی دەزانێت چی لێ دەکات پەیامیم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خی گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت